دوای 14 ڕۆژ لە ڕاگەیاندنی ڕێکەوتنی سیاسی نێوان گۆڕان و یەکێتی، شاندێکی یەکێتی بۆ یەکەم جار چاویان بە بەرپرسانی پارتی کەوت لە سلێمانی. بە وتەی ئەندامانی شاندەکە ئامانج لە سەردانەکەیان پیرۆزبایی کردن بووە لە دەستبەکاربوونی ئەتەم بارزانی وەک سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی، بەڵام بەپێی زانێریەکانی NRT لا کۆبوونەوەکەدا بەدەر لە پیرۆزبایی باز لە دۆخی سیاسی و ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی کراوە. سەبارەت بە سەردانکردنی لایەنەکانیش لەلایەن سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتیەوە قادر حەمەجان ڕایگەیاند هەفتەی ئایندا سەردانەکان بۆ لای بەشێک لە لایەنە سیاسیەکان دەست پێ دەکات. دەستپێکێکە ئەمڕۆ لە چەند ڕۆژی داهاتووشە سەردانی لایەنە سیاسەکانی ترەکەین بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە وەکو لە سەرەتاوتم بەرپرسیارەتی مێژووی بەرامبەر ئەم گەلە ئەم نەتەوەیە گەلی کوردستان پێکەوە هەڵبگرین. سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی ڕایگەیاند کە هەر کات بزوتنەوەی گۆڕان سەردانیان بکات ئەوان پێشوازی لێ دەکەن و لەگەڵیان کۆ دەبنەوە. بێگومان پێشەوازیلەیەکی بێ ئەوەی کە ئێمە لەگەڵ یەکتردا بنیشین، یەکتر ببینین و هەمومان کە خەمخۆری دۆزی ڕەوای ملەتەکەمانین ئەم دانیشتنانە هەموو لەم ئاستەوایان لەم باوەرەوە. ئەم سەردانە بە یەکەمین سەردانی فەرمی یەکێتی بۆ لای پارتی دادەنرێت لە دوای ڕێکەوتنی هاوبەشی نێوان گۆڕان و یەکێتی. لە ماوەی ڕابردووشدا پارتی ئاشکرای کردهبوو کە پێشوازی لە وەفدی هاوبەشی گۆڕان و یەکێتی ناکات و دەبێت هەریەکەیان بەجیا سەردانیان بکەن.